ڕاگەاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە مەترسیەکانی سەر بزوتنەوەی ڕۆژاوە. دوا بەدوای ئەو تێکهەڵچوونە خوێناویەی نێوان هێزەکانی حکوومەتی ناوەندی سووریە و هێزەکانی سووریەی دموکرات هەسەدا سەرنجام لە ژێر گوشاری قورسی دەوڵەتی ئامریکا و تورکیا ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی سووریە و هێزەکانی سووریەی دموکرات واژۆ کرا کە تێیدا بەڕوونی مافەکانی خەڵکی کورد پێشگوێ خراوە. ئەم ڕێکەوتنە نەک هەر لە دنیای واقع و هاوکێشە مەیدانیەکاندا جێبەجێ ناکرێ، بەڵکو نیشانەی خیانەتێکی ڕوونە لە نەتەوەیەک کە ساڵانێکە پێشەنگی شەڕی دژی تیرۆر بووە. چاوخشانێک بە بڕگەکانی ڕێکەوتنی 18 ژانوێی 2026 دەری دەخات کە ئەم بەڵگەنامەیە تەنها واژۆکردنی پارچە کاغزێک نییە، بەڵکو ئاڵوگۆڕێکی ژئۆپۆلیتیکی مەترسیدارە کە تێیدا بەرژەوەندی و ماف و کەرامەتی خەڵکی کورد لە ڕۆژاوا بە ئاشکرا لەسەر مێزی دانوستان پێشێل کراوە. ئەم ڕێکەوتنە بەرهەمی پیلانێکی ناوچەیی و نێودەوڵەتیە کە تێیدا دەوڵەتی ئامریکا و تورکیە و سووریا بە هاودەستی یەکتر دەیانهەوێت بە ئاشکرا مافی نەتەوەی کورد لە سووریا پێشێل بکەن. کشانەوەی خێرای هێزەکانی قەسەدا لە ناوچەی دەیرە زور و ڕەقە و قبوڵکردنی بەناچاری توانەوەیان لە ناو سوپای سووریەدا نەک هەر شکستێکی نظامی، بەڵکو دەرەنجامی گوشارێکی ڕێکخراوی نێودەوڵەتی بوو بۆ ئەوەی کە خەڵکی کورد ناچار بەم پاشەکشەیە بکەن. ئەم ڕێکەوتنە بەبێ هیچ بەشداریەکی ڕاستەقینەی نوێنەرانی خەڵکی کورد نووسراوە و بەسەریاندا سەپێنرا. هۆکاری سەرەکی ئەم کارەساتە وەرچەرخانی لە ناکاو و بێشەرمانەی سیاسەتی دەرەوەی ئامریکایە. لە سووریای دوای ئەسەد ئەولەویەتەکانی واشنگتۆن گۆڕاون و چیتر نایەوێت بە کارتی مافی خەڵکی کورد یاری بکات. دۆناڵد ترامپ کە سووریا وەک کارگەیەکی بازرگانی دەبینێت و بە لۆژیکی قازانجی دەستبەجێ مامەڵە دەکات، نەک هەرمەبەستی دموکراسی نییە، بەڵکو بە شوێن سەقامگیریەکی ساختە و هەرزاندا دەگەڕێت، تەنانەت بە بەهای قوربانیکردنی دڵسۆزترین هاوپەیمانەکانی. ئامانجەکانی ترامپ لەم ڕێکەوتنەدا بریتین لە دەستەبەرکردنی ئەمنیەتی سنوورەکانی ئیسرائیل، ڕازیکردنی تورکیا بە لە ناوبردنی مافە نەتەوەیەکانی خەڵکی کورد، دەستڕاگەیشتن بە کێڵگە نەوتیەکان و وەبەرهێنان تێیاندا و کنترۆلکردنی سیستەمی بانکی سووریە و فشارخستنە سەر پێگەی ڕووسیا لە ڕێگەی دەوڵەتی ئەحمەد شەرعەوە. هەموو ئەم ئامانجانە لە ژێر پەردەی دروشمی درۆینەی خەبات لە دژی داعشدا بەڕێوە دەچن، لە کاتێکدا توخمەکانی داعش ئێستا لە ڕیزەکانی سوپای عەرەبی سووریەدا جێگەی خۆیان کردوەتەوە و بە ئازادی دێن و دەچن. کنترۆلکردنی ئەو زیندانانەی داعش کە لە ژێر چاوەدێری هێزەکانی سووریەی دموکراتدا بوون لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بە مانای زیندووکردنەوەی تەرمی مردووی داعشە. ئامریکای ترامپ بەرژەوەندیەکانی خۆی لەسەر بنەمای ئەخلاقی و هاوپەیمانی لەگەڵ قەسەدەی پێ باشتر بووە. واشنگتۆن بەکردەوە پشتی لە قەسەدە کرد و گوشارێکی توندی خسوەتە سەر مەزلوم عەبدی بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە شەرمەزارە قبول بکات. هەڕەشەکانی دەوڵەتی تورکیا بەردەوام وەک شمشێرێک بووە لە دژی خەڵکی کورد، هەر لە سەرەتاوە لەگەڵ هاتنە سەرکاری ئەحمەد شەرع کە لە بنەڕەتدا دروستکراوی دەستگای هەواڵگری تورکیەیە، هاوپەیمانیەکی نوێی لە نێوان دەمشق و ئانقارە دژ بە خەڵکی کورد دروست بوو کە ئامانجی سەرەکی ئەو هاوپەیمانیە بریتیە لە نەهێشتنی تەواوەتی ماف و دەستکەوتەکان و بوونی سربەخۆی خەڵکی کورد. لەم ڕێکەوتنە سەپێنراوەدا هێزەکانی قەسەدا لە نێوان دوو بەرداشدا گرفتار بوون، یان دەبوو شەڕی سوپای سووریە و تورکیە بکەن بەبێ هیچ پشتیوانیەکی ئامریکا و ڕۆژاوا، یان تەسلیمی ڕێکەوتنەکە بێت. ڕاپەرێنی عەشیرەتەکانی ڕەقە و دەیرە زوریش کاردانەوەیەکی خۆڕەسک نەبوو، بەڵکو پاڵپشتیەکی هەواڵگری قوڵی هەبوو سەبارەت بەوەی کە تورکیە و حکوومەتی شەرع بە پارە و پەرەپێدان بە ناسیۆنالیزمی دژە کورد بەشێکی زۆر لەو عەشیرەتانەی ڕێکخست. ئەگەرچی هێزەکانی قەسەدە بە پاشەکشەکردن لە ناوچە عەرەبیەکان دەیهەوێت هێزەکانی لەسەر مەسەلەی بەرگریکردن لە ناوچە کوردنشینەکان چڕ بکاتەوە، بەڵام ئەمە بە مانای کۆتایی هاتنی مەترسیەکە نییە. ئەگەر حکوومەتی شەرع هەست بەوە بکات کە دەتوانێت بە تەواوی ناوچە کوردستانیەکان بەدەستەوە بگرێت، هێڵی بەرگری کوردەکان تێک دەشکێنێت. مەترسی جدی ئەوەیە کە ئەگەر ئەمە ڕوو بدات بە ئەگەرێکی زۆر پاکتاوی بەربڵاو لە دژی خەڵکی کورد بەڕێوە بچێت. ئەحمەد شەرع سەرەڕای گۆڕینی جلوبەرگی نظامی بۆ دیپلۆماسی و بەکارهێنانی وتەی شیرین وەک هەمیشە بە ڕۆحێکی تیرۆریستیەوە هەنگاو دەنێت و سێبەری ڕابردووی خۆی وەک بەرپرسێکی ئیسلامی تونڕە و قورسایی دەکاتە سەری. هێزەکانی ئەو کە بریتین لە پاشماوەکانی داعش و گروپە خێڵەکیەکان و بەکرێگیراوانی سەر بە تورکیا و شۆڤێنیستە عەرەبەکان کە پابەندی هیچ چەشنە یاسا و دیسپلینێک نین و
هەمویان توینی خوێنی کوردن و بە دوای تۆڵەستەنەوە و تاڵانکردن و کوشتاری بە کۆمەڵی کوردەکانەوەن. ئێمە ئەم ڕێکەوتنە بە دوور لە هەر چەشنە مەشروعیەتێکی ئەخلاقی و سیاسی و یاسایی دەزانین. ئەم ڕێکەوتنە بەکردەوە جێبەجێ ناکرێت چونکە یەکەم لەسەر بنەمای گوشار و هێز نووسراوە نەک بەشداری و ڕەزامەندی ڕاستەقینەی نوێنەرانی خەڵکی کوردستان. دووهەم مافە بنەڕەتیەکانی میلەتێک پشتگوێ دەخات و ڕادەستی داعشێکیان دەکات بە جلوبەرگێکی جیاوازەوە. سێهەم هاوکێشە مەیدانیەکان و ئیرادەی خەڵکی کورد بۆ داکۆکیکردن لە مافەکانی ڕێکەوتنێکی لەو شێوەیە بەکردەوە دەکات بە پرسێک کەشیاوی جێبەجێکردن نییە. مێژوو سەلماندوویەتی کە سپایەکی تینووی خوێن و تاڵان و بڕۆ تەنها بە ئیرادەی جەماوەرێکی چەکدار تێک دەشکێت کە بڕیاریانداوە تەسلیم نەبن. خەڵکی کورد کە توانیان داعش لەگەڵ شکست بەرەو ڕووبکەنەوە تەسلیمی داعش بە ڕوخسارێکی ترەوە نابن کە دەیەوێت بە ناوی دەوڵەتەوە پاکتاوی نەتەوەی ئەنجام بدات. ئێمە داوا لە هەموو خەڵکی ئازادیخوازی جیهان و دامەزراوەکانی مافی مرۆڤ و میدیا سربەخۆکان و ڕایگەشتی جیهانی دەکەین کە دەنگی خەڵکی کورد لە کوردستانی سووریە بن و ڕێگە نەدەن کارەساتێکی تری مرۆیی لە بێدەنگیدا ڕوو بدات. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 30 بەفرامباری 1404 هەتاوی.